ئایا بەڕێستان وەکو بەشداربوونی خۆپیشاندانەکەی ئێمەڕۆوە پێتان وایە دەنگتان بگا بە کوردانی تاراوگە لە دەری وڵات؟ بەڵێ ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی حەڕەی شوبات بەردەوام بین لە دەنگ و ناڕەزایی لە دژی ئەو زاڵ مستەمکاری کە لە کوردستان و هەرێمی کوردستان ڕۆیە ئێمە هەموو کات خۆپیشاندانەکەی دژی گەندەڵی ستەمکاری بە هۆکاری ئەوەی کە ئەڵێن ڕای ئازادی لە کوردستان نییە. بەڵێ هەستەکەن ئەمانە ئەم گربوون و خۆپیشاندانەتان دەور و تەسیریشی هەبێ لەسەر بەرەو چوودی ئازادی ڕادەربڕین وەکەمکردنەوەی سانسۆڕەکان لەسەر هاوڵاتی؟ بەڵێ ئێمە بەردەوامی لەم خۆپیشاندانانە هەتا بتوانین زیاتر گەشەی بیەگەین بە خۆپیشاندانەکانمان بۆ ئەوەی دەنگ و ناڕزایی و هەموو شتێکی ئێمە بگات بەو خەڵکە بزانن کە ڕووی ڕاستی ئەم حکوومەتە چییە و بەرامبەر ئەم خەڵکە بێتاوانە کە ئەیکەن. زۆر سوپاس دەکەین. ئیمڕۆ ڕێی هاوڵاتیشی بەڕێزمان وەرگێکێکە بوو لە بەشداربوونی خۆپیشاندانەکەی ئێمڕۆ و ئەوەی ڕوو کردەوە کە ئەتوانێت ئێمە لێرە بە ئازادی دەنگی خۆیان بگەێنن بۆ بە میدیاکان و هەروەها ئەوەشی کە ڕوون کردەوە کە بتوانێت ئەم ناڕەزایەتی دەرەوەی وڵات بێتە هۆکارەوەی کە کەمبوونەوەی سانسۆڕەکان لەسەر هاوڵاتی بەگشتی و میدیاکاران بەتایبەتی.